بە مەبەستی خۆتۆمارکردنی هاوڵاتی لە بنکەکانی دەنگدان و دڵنیابوون لە هەبوونی ناوەکەی لە ئێستادا کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان فەرمانگەکانی سەرجەم پارێزگاکانی ڕاست پاردووە تاوەکو بنکەکانیان بەڕووی هاوڵاتیاندا بکەنەوە و بۆ ئەو مەبەستەش تەنها 1 هەفتە دیاری کراوە کە هاوڵاتی سەردانی ئەو بنکانە بکات. لە 28 53 مرکز 53 بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانمان لە هەولێر کردەوە لە ناو سنتری هەولێر و لە لەکتەرەوەی شاری هەولێر. ئەم 53 بنکانە تاوەکو ئێستا بە بەردەوامی لە بەڕێکردنی ئیش و کارەکانی خۆیانن کە بریتە لە پێشوازیکردنی دەنگدەران بە مەبەستی چارەسەرکردنی هەر چوار حاڵەت کە لە زمنی پرۆسەی ڕاستکردنەوەی دەنگدەر هەمانە وەکو ئەگەر بێت و غەڵەت بی یا ناوی نەبێ یاخود لە شوێنێکەوە بە شوێنێکی تر نەقل بکرێ یاخود حاڵەتێکی ترمان هەیە ئەگەر هاتوو وەفاتی کردبێ بۆ نمونە دەنگدەرەکە. ئەوەی ئێستا لەبەردەستمانە تەنها بۆ پرۆسەی ڕیفراندۆمە بەڵام ئەگەر پێویست بکە لەبەر ئەوەی پرۆسەکە زۆر لە یەکتری نزیکە لەبەر ئەوە جگە لە ڕیفراندۆم دەکرێت ئێمە بۆ داهاتوش بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی هەرێمیش پشتی پێ ببەستین. ئەگەر ئێمە ڕۆژ و مانگ حیساب بکەین لەوانەیە لە مانجی لە دوای ڕیفراندۆم تاوەکو 1/11 ئەو کات شمولی دەنگدان بکات بەڵام ئێمە بە ڕۆژ و مانگمان تەمەنی دەنگدەر وەرنەگرتووە ئێمە بە ساڵ وەرمان گرتووە بۆیە هەر کەسێک کە موالیدی تا 99 بێ تا ساڵی 99 ئەو کەسە بۆ نمونە 2000 نا بەڵام 99 ئەو کەسە دەتوانێت بەشداری لە پرۆسی ڕیفراندۆم بکات و دەتوانێت ئەو کاتیش بەشداری لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم بکات. بەڕێوەبەری یەکێک لە بنکەکانی خۆتۆمارکردنیش دەڵێت هاوڵاتیان بۆ دۆزینەوەی ناوەکانیان سەردانیان دەکەن و دەشڵێت ئەوەی ناوی لە لیستەکەدا نەبێت یاخود ئەم ساڵ شمولی دەنگدان بکات ئەوە دەتوانێت لە ئێستاوە ناوی خۆی تۆمار بکات. لە 20 مانگۆ دەستمان پێکردووە لەو 3 ڕۆژە 4 ڕۆژەدا تا ئێستا سەردانیکردنمان زۆر باش بووە یعنی هاوڵاتی بەباشی سەردانمان دەکەن بە خۆشحاڵیەوە سەردان دەکەن بە خۆشحاڵیەوە چاوەڕێ دەکەن ناوەکانی خۆیان هات بێتەوە یعنی هیوا هەیە ناوەکەی ناتەوە دەڵێم زۆر حەزم دەکرد ناوەکەم بێتەوە گە ناوەکەم نێتەوە چۆن دەبی دەنگدانەکەم دەفەوتێ ماوەی ئەو 3 ڕۆژە گەشتوتە 400 هاوڵاتی سەردانی منی کردووە هیچ گرفتێکمان نییە بەس هاوڵاتی وایە ناوەکەی نهاتۆتەوە یعنی سەردانی هەم بنکەکان دەکات ناوەکەی نییە دەبێ ینی ئەمە ناوەکەی بۆ ئیزافە بکەین ینی بەپێی ئەوەی کە خۆی حەز دەکات ئیزافەی بۆ بکەین ئێمەش دەبێ ئیزافەکەی بۆ بکەین ئەگەر بۆی نەکەین ئەو کاتە دەڵێ من دەنگەکەم دەفەوتێت. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان 25 نۆی بۆ ڕاپرسی و 1/11 بۆ ئەنجامدانی هەڵبژاردنە گشتیەکان دیاری کردووە و لە ئێستادا بە وتەی بەرپرسانی کۆمیسیۆن هەردوو پرسەکە لەو وادەی بۆی دیاری کراوە ئامادەکاری تەواوی بۆ کراوە و بنکەکانیش کە بەڕووی هاوڵاتیان کراونەتەوە دەکرێت بۆ هەڵبژاردنە گشتیەکانیش سوودی لێ ببیندرێت بەڵام ئەوەی جێگومانی هاوڵاتیانە و کاریگەری کردوتە سەر بڕیاردانیان تا ئێستا دڵنیانین لە ئەنجامدان هەردوو پرۆسەکە لە وادەی دیاری کراودا. ئاراس عەزیز کەناڵی پێم هەولێر.